بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی ناوەڕۆکی ڕێکەوتنەکەی هەرێمی کوردستان و بەغدا چی تێدایە، بەغدا چی لە هەرێم دەوێت، هەرێم داوای چی کردووە، هەروەها باس لە ئەو گەمارویان ناکەین کە خراوەتە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی ئەمڕۆ دەسەڵاتی فڕۆکەوانی سێ مانگیکە ئەو گەمارویانی درێژ کردەوە، بەڵام بابزانی زانیاری تازە چی هەیە لەبارەی ئەوەوە، ئایا هیچ ئاماژەیەکی ئەرێنی هەیە چونکە پێشتر 6 مانگ درێژی دەکردەوە ئەم جارە 3 مانگە. هەندێک پرس و باسی تر گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کە کاروان یاروەیز ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاروان سڵاو لێبێ. زۆر سپاس بەخێرات سەرچاو. بۆ بینەران ڕەنگە ناوەڕۆکی ڕێکەوتنەکە لە پرس و باسەکانە خو دەڵێت تۆپی باسەکان بێت لە ناوەڕۆکی و ڕێکەوتنەوە ڕۆژنووسەیە چی تێدایە؟ خۆ لە ڕاستیە ئەمە دوایەوە کە گفتوگۆیەکی زۆر کرا لە نێوان هەردوولانە گەشتنە ڕێکەوتن، وەرەقەیەکی تازە بۆ ڕێکەوتن ئەم وەرەقەیە عێراق تەرحی کردووە. وەرەقەکە عێراق تەرحی کردووە بۆی خەڵای ڕوون بێ، یعنی دەستپێشخەری عێراقە بەڕێز محەممەد شیع سوودانی. ئەم دەستپێشخەریە طبعا بەڕێز محەممەد شیع سوودانی من پێشتری شوتمە ئەم کێشەیە ئەم جارە قەراری ئەو نییە، قەراری ئیتاری تەنسیقیە، چونکە ئەو کاندیدی با بڵێن سەرۆک حکوومەتی ئیتاری تەنسیقی لەوێ، کاندیدی ئەوانە لەوێ، ئۆکەی ئەوانشی بۆ وەرگردووە. ئەم وەرەقەی ناردووە بۆ هەرێمی کوردستان، ئەبێ هەرێمی کوردستان تا سبەی جواب بگێڕنەوە، چونکە بێ سبەی شەو بیباتەوە بۆ ئیتار، ئۆکەی ئیتاری بۆ وەرگە ئیتاری تەنسیقی سەرکردەکانی ئیتاری تەنسیقی شیعەکان و حازری کا بۆ 2 سبەی بۆ کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران بۆی لێش قەراری لێ بدرێ. طبعا هەر ئیتیفاقێک کە ئەکرێ ئەبێت لەژێر ڕۆشنایی قانونی موازنە قەراراتی محکەمەی ئیتیحادیە بێ بۆ ئەوەی خەڵک لای ڕوون بێ. زۆر جار بە ئێمە ئەڵێن خەڵک تێناگە ئەرکی ئێمە چییە، ئێمە تەنفیزین پەرلەمانی نیابین، ئێمە تەشریعین، ئێوە چیتان کردووە، هەر ئیتیفاقێکە بێت لەسەر ئەساسی ئەو قانونی موازنەیە کە ئێمە لە پەرلەمان تێمان پەڕاندووە. وەرەقەی دەستپێشخەرەکەی بەڕێز سوودانی کە ناردوێتی بۆ هەرێمی کوردستان و گفتوگۆی لەگەڵ ئێمەش کردووە، لەگەڵ یەکێتی لە بەغدا یەکێتی لیاگەدار کردوێتەوە و چونکە ئێمان بەشێکین لە حکوومەتەکەی بەڕێز سوودانی لە بەغدا، لە هەولێریش بەشێکین لە ئەساسین لە حکوومەتەکەی هەرێمی کوردستان. کێشەی گەورە کاگڕانکۆ مەسلەی نەوتە، من پێشتری شوتومە، مەسلەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ئەبێ لەسەرمە ئیتیفاق بکەن. هەموو جارێک کە ئەگاتە سەر ئەوەی کە هەرێمی کوردستان نەوت، من ناڵێم تەسلیم، ئەمە تەسلیم نییە، ئەمە ڕێکەوتنە. ئەم نەوتە لە ڕێی بۆڕی جیهانەوە لە ڕێی تورکیاوە بیفرۆشی یاخود نەخێ لە ڕێی سۆمەوە بیفرۆشی. تەسلیم بوون بە معنای ئەو معنە شەعبیە نییە کە تۆ تەسلیمی عێراق بی، هەم بەڵێ تەواو من تەسلیمی عێراق نەخێر، نەوتەکەت لە ڕێی سۆمەوە فرۆشی ئیتیفاقت کردووە تۆ نایەت، یعنی خەڵک بۆی لای ڕوون بێ نەوتەکە خۆت دەریهێنی، نەوتەکە لە ژێر دەسەڵاتی خۆتە کێڵگە نەوتیەکان و بەو شەریکانە دەریهێنی کە خۆت ئیتیفاقت لەگەڵای بەس فرۆشتنەکەی دەیتە عێراق. باشە تەسلیم بوون ئەوەیە بەیانی عێراق بڵێ کاکە بۆ ڕێنەوتەکان کێڵگە نەوتیەکان چاڵە نەوتەکان بۆ چۆڵکەن، خۆی بێتە ئەوێ، خۆی شەریکات بێنێ، خۆی وەزارەتی نەوتی عێراق و سۆمۆ خۆی سەرپەرشتینیکەن، نەخێر ئەمە بەس لە ڕێی سۆمەوە کە سۆمۆ ئیشی تەسویقکردنی کوردستان خۆی سەرۆکاری بیرە نەوتەکان ناخۆ کێڵگە نەوتەکەی کۆکز کوڵەجووە وەکو لە ناوچە جێنا کۆکەکان وەکو حدودی ئیداری سەر بە عێراقە، ڕاستە خاکی کوردستانەوانە، بەڵام بەداخەوە بە پێی مادەی 140 ناوچەی جێناکۆکە، بەڵام ئێمە خۆ ئەوەشمان تەسلیم نەکرۆ نایڵینەوە بۆ چەند جارە دێن نایڵین ئێمە ینی بە قسەی خۆش بێ بەهێز بێ بە هیچ چی بێ نەمانێشتووە. جا چۆن ئێمە دێن مەسەلەن کێڵگە نەوتەکانی کوردستانیان تەسلیم بکەین، لەبەر ئەو مەفهومە زۆر جار هەندێک خەڵک لە هەولێر لە خەڵکی نزیکی پارتی پێیان وایە نەوت تەسلیم کرا تەواو تەسلیم بوون بۆ معنایە تەواو تو ئەم نەوتە کە لەژێر دەست عێراق و هەتایە عێراق تەسەڕوفی پێوەکە، نەخێر تۆ نەوتەکە دەرەهێنی هەموو شتێک خۆتێکەکەی بەس ئەیدەیتە عێراق بەڕسمی بۆ تەفرۆشی. لەبەرەوە ئێستا ئەمان وەرەقەکەیان چیەکە ڕانکو لەسەر ئستیلاکی ناوخۆیی ڕێک نەکەوتون. هەرێمی کوردستان بە پێی تەقریری ڕقابەی مالی و بە پێی تەقریری وەزارەتی نەوتی عێراق هەرێمی کوردستان ڕۆژانە پێویستی بە 46,000 بەرمیل نەوتە بۆ ئیسلاکی داخلی بیپاڵەوێ
بیکا بە بانزین و بیکا بە نەوتی سپی و بیکا بە گاز و بۆ ئەوەی کە بۆ سیارە و پێویستی بە چەندێکە 46,000 بەرمیل بەڵێ بوو باز لە 120,000 بەرمیل مشتی ترە عێراق ئەڵێ من بە پێی تەقریری عێراق ئەڵێ بە پێی تەقریری ڕقاوی مالی من ئەو نەئەتوانم هەرێمی کوردستان ئێستا داوای 65,000 بەرمیلەکە بۆ ڕۆژانە یعنی بۆ نەوت و بۆ بانزین و نەوتی سپی و بانزین و بۆ ئەوی تر کە بەکاردێ گاز و ئەوانە و بۆ محەتە با بڵێن وێستگەی کارەباوانە خۆمە تا ئێستا ئێزانێ بانزین لە ئێرانەوە دیێ بانزینی لە بازیخانان و سراوە سوپەری ئیماراتیمانە لە ئیماراتەوە دیێ کەواتە تۆ ئیسلاکی ناخۆیت جگە لەوەش تۆ لە دەرەوەش هاوردە ئەەکەی وە تەرحێکی تری عێراق چییە؟ عێراق ئەڵێ نە 46ەکەی ئێمە نە 65ەکەی ئێوە لژنەیەک دروستەکەین لە هەردوو لامان ئەم لژنەیە دێ هەڵسەنگاندنی چی ئەکا لە ماوەیەکیە لە ماوەیەکی دیاریکراوە هەڵسەنگاندنی ئەوەکە هەرێمی کوردستان پێویستی بە چەند هەزار بەرمیلە ئەڵێ خوایە کرد لژنەکە گەیشتە قەناعەتێک نە 65ەکەی ئێوە نە 46ەکەی ئێمە خوایە کرد 100,000 بەرمیل بوو لژنەکە گەیشتە قەناعەتەیە لژنەکەی عێراق و هەرێم ئێمە 100,000 بۆ ئەسلاکی ناوخۆیتان دەینێ نەخێربی دەنە خۆمان بۆتانەکەین بە سعری عێراقەوەی کە بانزین و نەوت وانە بە سعری عێراق ئەمە ماوەتەوە کاروان دەڵێن خلافەکە لە نقطەیەکیشدا هەرێم دەڵێ ئەوەی کە بۆ ناوخۆ بەکارێنم بمدەنێ خۆم بەکارێنم بۆی خۆی دوای بە نرخی بازرگانی بداتە خەڵک یانی ئێمە بانزینەر بە 1000 دینار و ئەوانە بکڕین لیترێکی بەغدا ئەڵێ بە نرخی هەموو مەلەفینەوت بدەن بە من بەشی نانە بەغدا ناڵێ هەموو مەلەفی نەوتم بەنیە هەمووی مەلەفی نەوتەوەی کە باسم کرد بەیانی بڵێ بێز ئەحمەدیەوە چۆڵی کەن یعنی ئەوەی کە هەناردەی نەوت ئەو نەوتی کە دەرێنرێ هەمووی بدەن بەخۆی اتفاقیان لەسەر چەندێ کردووە لەسەر 280,000 بەرمیل ڕۆژانە عێراق چی ئەڵێ عێراق ئەڵێ 46,000 بەرمیل دەرکە لە 280کە چەندێکە بێنێ 234,000 بەرمیلم بەرێ 46ەکەی تری بۆ خۆت بە ناوخۆی بەکاری بێنە بۆ بەکارهێنای ناوخۆی هەرێم ئەڵێ نا من 215,000 بەرمیلتانە دەبێ ینی لە هەشتاکە 65 لێ دەرەکەم بۆ ناوخۆی بەکارێنە ناوخۆی بەکاری 15کەش نادامادام کەسری تێک بڵێ ئەمە تا ئێستا ماوەتەوە سێ پاکێجە سێ داواکە ئەمەیە نەوتە هەناردەکردنەوەی نەوتە و هەناردەکردنەوەی نەوت ئێستا لەسەر 280 بەرمیلەکە کۆتایی هاتووە ماوەتەوە عێراق لە 46,000 لە 280کە دەرکە بۆ گلی دەرەوە بۆ خۆت بۆ ناوخۆیی هەرێمەڵە نەوەڵامە 65 گلە دەمەوە عێراق لە 65 ئێمە نە 46 تۆ لیژنەی دروستەکەی قەراری لیژنەکە ئەمە قۆناغ داواکاری دووەم چییە لە وەرەقەکە بۆ ئەوەی دوێنێ یەکێک لە کەناڵەکانی نزیک لە پارتی بیستم وڵا مەسلەی تەوتین نییە هەژماری من هەموو شتێکی تەواو بووە و هەژماری من وا و قۆناغی زۆر مهمی بڕیەوە ئەمە قسەی ئەوان نەخێر لە وەرقەی کە سوودانی داوێتی بە فواد حسێن و وەزیرەکانی پارتی کە بیهێنن بۆ مەسئول بەرزانی سەرۆکی حکومەت و حکومەتی هەرێم ئەڵێ لە ماوەی 3 مانگە تەوتین بحەسەب قرارات محكمة الاتحادية حسب قرارات محكمة الاتحادية چییە بڕگەی یەکەمی قراری محکمە ئیتیحادی کە قراری دا لەسەر چارەسەرکردنی موچەی هەرێمی کوردستان ئەڵێ کە ئەبێ تەوتین بکرێ لە ڕێگەی بانکە فدراڵیە حکومیەکانی دەرەوەی سنووری هەرێمی کوردستان یان هێژماری من نییە نەخێر هەژماری من ئەمە ئەو تەوتینەیە کە باسمانە کرد لە بەرنامە ینی هەژماری باشە ئەمە واڵێ ڕابردووە دەرگای فیدرالی خۆی دەرچێکی دۆزیەوە بۆ هەژماری من بە پێم ڕێکەوتنە ئەوەش حساب نەکراوە دوو شتەیە لە محکمە دوو شتمانێ قراری محکمە ئیتیحادیمانەیە تەوزیحی محکمە ئیتیحادیمانەیە من پێم وایە قرارەکە قووەتی دەستوری و قانونی زیاترە قرارەکە محکمەی ئیتیحادی خلافێکی زۆر گەورەی دەستوری و قانونی کرد خلافی قراری خۆیان بوو چون تەوزیحەکەیاندا شتەکان ئاسان کردەوە بۆ هەژماری من بەڵام دژی قرارەکەی خۆیان بوو قرارەکەی خۆیان کاگرانکۆ زۆر سەریحە خۆزای بمزانەیە حازرم کردایە یەکەم بڕگەیە ئاڵێ تەوتینی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە ڕێگەی بانکە فدراڵیە حکومیەکانی دەرەوەی سنووری هەرێمی کوردستان وازحە
باشە و لەگەڵ چییە لەگەڵ 150 داهاتی نانەوتی باشە ئێستا بەپی ئەوان ئەڵێن بەپی وەرەقەیە بەپی وەرەقەیە کاکەڕم باوەمە سەرا تێنەپەڕێ بە پێم وەرەقە ڕژن و سەرڕێکەوتنەی کە نێردراوە بۆ هەرێمی کوردستانەوە شۆبێ وەڵام بداتەوە سێشەممە لە ئەنجومەنی وەزیران تاوتوێکرێ داوای تەوتینەکە بۆ شێوەی بەغدا نصا لە وەرەقەکە ئەڵێ توطين رواتب موظفين إقليم الكردستان بحسب قرارات محكمة الاتحادية. محكمة الاتحادية كباسم نصكي أويا توطين رواتب موظفين إقليم الكردستان عن طريق مصارف اتحادية حكومية خارج حدود إقليم الكردستان. أويك هوادارين بارتي أمنا كاتجري كويرا وسري موشي هرمي كردستان من تو كاتي خوي من يقصيكم كرد وتم رنجا مهجماري من توطين سري موشي بخوا خليك سري إخوة هل برنامج جنابته وعراق الله شيء الله وكيمان بنيه بلان أمور قيمان في قبوله سيشما سوداني الله إبما أنجمني وزيران إخما دندانوا طبعا إبات إطاري تنسيقي أوكي إطاري تنسيقي بورا يجري إبات أنجمني وزيران الله سيشما أنجمني وزيران قرار من دا شوار شماس إبما تميل تانا كين بو معاشي ماني بينج بو معاشكاني تر بلام أماكو قناغي يكم كأوان رازي بن لسر مسألة نوتكا كدوسواش برميلكا وناقصي كان توتينكا سيتوار ماني بودان راو بقناغ هندي لا خالكان ينتر قناغي بودان راو بقناغ جيب كريه داتا فيدرالي كان يجريم رنگ زور كيشينه بيلا ومعلوماتي جنابتان كاك رانكو اما انا جارني قصه كاين وتفسير كري دفاع لا اما دفاع على خلق خو ما انا كاين دفاع على خلق هرمي كردستان كاين خلق هرمي كردستان بالنسبه لي موجاني خلق هرمي كردستان والله لحزب كان ولا حكومته ولا اعتباراتي تر مهم تر لا ايما السوداني لماوي ام سيصالي كبو بسروكي حكومه 20 تريليون ديناري ناردو بو هرمي كردستان هر 20 تريليون كان ناردتي تحملي مسؤوليتي كردوا طيب سامين بيوتيتي من تحمل مسؤوليتنا ناكم خذي مزايك خوي امزاي كردوا وعراق بو سوداني شامي شريف نيه سوداني هلا ناو اطاري تنسيقي خلص ولا كابينه بوي بعين انتخابات في انواع امريكا كلا منافسه سريكه كان يعني بخوال الانتخابات ليدن بياني اما الدفاع السوداني دفاع السودانيه مو واقعه كابرا هاتو تبيشوا ام ورقه السوداني داويت يم دس بيش خيريه اما نمان كردوا سوداني وتيتي أول ورقية كبرون أما آخر ورقية برون لسري يمكن أما بياني سوداني جدي ترى والله لسر أمرك نكون بندليات أنا كم عاشي ماني هرشيشناية يوداري هرمي كردستان نرمي بنيونية كاكا منهم تتشيبوا بالله أبو خلقي كردستان عنده صو هشتا هزار برميل ناقصي تشلو ششي بكي دو سطو 34,000 برميل كاك رانكو يعني وقال بير تابي لسردمي عادل عبد المهدي دواتر كاظمي اتفاقك ابو يمن مان روجانا 200,000 برميل بنيري ما نبو اوان شانا كنا سلفيك شانا نار اس ام الله كاكا هروازي لي بينن 208 بن بعراق بلان فرمو عراق و 208,000 برميله خود ورا لجنيك بينا هل سنغاندن بكا بزانا كردستان بي سي ب 10,000 برميله بو بنزين وانا بلا بي بنزين ونوتك بسعر العراق ما عنديتي بسعر العراق ياخذ العراق غير ناصر او كاتبي داتو بالاوغي كار وقيوان او بالاوغاني لغلا رككوي لغلا لغلا ما نركبه خناي بابو عراق وبمحافظات عراقي بود نيريت والله يريداتو او كاتا لغل كار وقيوان وانا رككوي علي انه مو باليوا كرينا كان داتي بالاوتنا كان داتي دەست خۆش بێ بە هیوایەوەی و ڕێکەوتنی کە باسی کرد جێبەجێ بکرێ وەیتر خەڵکی کوردستان چاوەڕێ نەبێ ئەنی ئەمڕۆ والله لەوە زیاتر يعني لەوە زیاتر خەڵکی کوردستان تحملی ئەم برسێتیە ناکە بەڕاستی کاک ڕانکۆ يعني مەسەلەی واز لە هەموو شتێک بێنە مەسەلەی وجدانی ینی وادا من ئەوانەی کە کاربەدەستن لە هەرێمی کوردستان و قەراریان بەدەستەکە ئەم وەرەقەیە ئیمزا بکەن و پەسەندی بکەن وابدانە کە کورد نین وابدانە کە کوردستانی نین وادامنیە کە لە مستعمرا لوڵاتی کترەوەاتون بەڵام لە ڕوو ئینسانیەکە وەکاکە لە ڕووی ئینسانی و معقولەتەوە هەفتا ڕۆژە خەڵک معاشی وەرنەکردووە کارەساتە بەڕاستی ڕاستە کاکاروان بابەتێکترێ بەسەرمانەبووی بە خێرای بتوانین باسکەین هەفتەی ڕابردوویەوە سەردانی تورکیاتان کرد وەکو وەفدێکی ئەنجومەنی نوێنەرانی عراق بەڕێز یەکێک بووی لەو ئەندامانە بەڕێز سەرۆکۆماری تورکیاتان بینی
و ئێوە پرسیارتان لێ کردووە باسێکیەوەم بۆ بکەی و جوابەکەی ئەو بەراوردێکی بکەین بە بڕیارەکەی ئەمڕۆی بە بڵێن هێڵی فڕۆکەوانی تورکی کە دیسان گەمارۆی خستۆتەوە سەر دەسەڵاتی فڕۆکەوانی تورکیا گەمارۆکەی درێژ کردو بەڵە جارێ من پێشوەی بێەوەم بەرنمەکەی جەنابتەوە لەگەڵ سوڵتەی تێرانی مەدەنی عێراق لەگەڵ ملاحەی جەوی عێراق زۆر تەلەفۆن و تەواصلم کرد تا ئێستا بەڕەسمی چونکە لە کاک ڕانکۆ ئەم دوو عیلاقەی کە ڕێک خراوە سوڵتەی تێرانی مەدەنی تورکی لەگەڵ سوڵتەی تێرانی مەدەنی عێراق شتێکیانەی ناوی نۆتامە نۆتام چییە؟ ئیمێڵە بروسکەیەکە لە بینی مەتارات و لە بینی وڵاتانە ئەگۆڕێتەوە سوڵتەی تێرانی مەدەنی وڵاتانە شتی فەرمیە فەرمی پێڵەن نۆتام بەڕەسمی دیێ هەتا پێشەوەی بێەوەم بەرنمەکەی جەنابتەوە تا ئێستا هیچ نۆتامێک هیچ کتابێک هیچ ئیمێڵێکی ڕسمی لە سوڵتەی تێرانی مەدەنی تورکیەوە نەگەیشتوتە سوڵتەی مەدەنی عێراق تێرانی عێراق بڵێ ئێمە سێ مانگ لە بڵێن هەشتی حوتەوە بۆ هەشتی دە سزاکانمان درێژ کردوەوە نەگەیشتووە چۆن ئەم خەبەرە بڵاو بووە نازانم لە علامی تورکی وەریان کردووە منویستم لەگەڵ بەڕێز سەفیری نیشا قسە بکەم عێراق لە ئەنقەرە بەڵام بەداخەوە کاتی بەرنمەکە بۆ هاتمە بەرنمەکەەوە نەگەیشتووە ئەگەر گریمان ئەم سێ مانگەش بێ لایەنێکی ئیجابی تایە تورکی هەموو جارێ 6 مانگ ساڵێت سزاکە درێژە کردەوە ئەم جارە سێ مانگ درێژی کردوێتەوە وە کاگەڕانکەوە ئەم سزایە کە ئەڵێ سێ مانگ ئەگەر تورکیا قرار بدا ڕەنگە بەیانی بیکاتەوە ڕەنگە بیستی ئەم مانگە بیکاتەوە یعنی مەژنیە سێ مانگ تۆ گەشت بینی دوایەوەی کە سەرۆکۆماری تورکیاتان بینی ئێمە سەیری کە مەسەلەی مەتاری سلێمانی بەشێکە لە پاکێجێکی گەورە ناوی علاقەی یەکێتی و تورکایە ناوی علاقەی سلێمانی و تورکایە کەڵەم سلێمانی دەڤەری یەکێتی ئەم علاقەیە لە هەموو ڕۆژێکە قەسفەکرا لە ماوەت و لە پێنجێن و لە ناو داخلی سلێمانی و کە درۆنی تورکی خەڵکی کوشت لە کەلار و لە کوێ لە قادرکەرەم و لە چەمچەماڵ و لە هەموو شوێنەکانوانە ئێستا ئەمە نەماوە وایە ئەمە یەک ئەم عیلاقەیە لەمەوە هاتوۆتەوێ ئەم عیلاقەیە لە داخستنێکەوە کە هەموو کەناڵەکاندا خراببوو ئێستا کراوەتەوە بۆ کراوەتەوە چونکە سەبەبی حجەتی بیانووی تورکیا بۆ ئەمە پەکەکە بوو بە حسابی لەگەڵ پەکەکە عیلاقەی نزیکمانێ و ئێمە زۆر جاروتمانزمانە هیواداری تورکیا بەم قرارەی بچێتەوە نەک بۆی مەتار بکاتەوە یانە بۆی کە تێبگا کە ئێمە غەڵەت تێگەیشتووە لە عیلاقەی ئێمە و پەکەکە لە عیلاقەی ئێمە و تورکیا ئێستا ئەم علاقەیە نەرم بووتەوە خاو بۆتەوە بۆ پرۆسی ئاشتی لە ئارایە پرۆسی ئاشتی لە ئارایە یەکێتی سلێمانی نقطەیەکی زۆر گرنگی سەرخستنی پرۆسی ئاشتیە لە ڕووی جغرافیوە تەسلیمکردنەوەی چەکەکان قەندیل بۆ ڕانیە بۆ ئێرە نزیکترە لە ڕووی سیاسیەوە علاقاتی ئێمە توانین مەسەلەن ڕەنگە پەکەکە سقە بە یەکێتی بکایانی چەکەکان ڕادەستکاوە پرۆسەکە لە هەنێ مەناتقی سلێمانی بێ و لە ڕووی سیاسیشەوە ئێمە ئەتوانین باشتر بە پەیامەکە بە پەکەکە بگەێنین بڵێن کاکە وەڵی خەباتی چەکداری ڕاستە خەباتێکی ناچاری بۆ کورتپەنای بۆ بردووە وەڵی نەت تورکیا نەتیجەی پێوەرگردووە کە هەموو جارە ئۆپراسیۆنی کردووە نە ئێمەش وەکو کورد نەتیجەیەکمان پێوەرگردووەتە قەزێکمانی پێ حەلکراوە لەبەرەوە باشترین بژاردە گفتوگۆی سیاسی چارەسەری دیموکراسیانەیە کەمە سیاسەتی لە مێژنەی مام جەلالە کە لە ساڵ 1990 یەکەم جار لەگەڵ تورکەت ئۆزال دەست پێشخەری کرد ئەمە ئێسای پاکێجێکی گەورەیە مەتاری سلێمانی بەشێکە لەم پاکێجە چونکە سزادانی مەتاری سلێمانی نەتیجە بوو یعنی نەبوو بەڕێز ئەردۆگان کە ئێمە قسەمان کرد لەسەر مەسلەی ئاو هەر لەوێ قەراریدا پرسوڕایەکی بە وەزیری پەیوەندیدار کرد بە مەسلەی ئاو ئەوی شەرحێکی بۆ کرد وتی قوربانی ئێمە خەریتەکانی هێنا وتی لە دجلە ئاومان و نەکەمی کرد و لە فرات ئەو نە لە فلان بەندا ئەونا بە کۆی گشتی 152 لە 152 ئاو لە تورکیا کەمی کردووە بە مەسلەی باران بووە بەس تورکیا بۆ کەمتر پێوە دیارە تورکیا دەوڵەتێکە پلانی استراتیژی لە مەسلەی ئاوە بووە بەنداوی زۆر دروست کردووە ئەم عێراقا ملیارات دینار خوراوە دزی بە هەدەردان نەیانتوانە دوو بەنداو دروستکەن کاکە نەیانتوانیە بەنداوی مووسڵە و دووکانە و دەربەنی خانەکە بووە نەیانتوانێت دروستی بکەن ئێران 16 بەنداوی
دروست کردووە لەسەر ئەوەی کە دێ بۆ هەرێمی کوردستان بۆ عێراق و هەرێمی کوردستان عێراق بۆ بەنداو دروست ناکە لەبەرەوە کە تەرح کرا ئێمە وتمان حاڵەتێکی ئینسانیە پارێزگاکانی خواروی عێراق لە بەردەم کارەساتێکی گەورەی مرۆیین ژینگەی ئەوێ ئاژەڵ و هەتا خەڵک لەوێشەیانی ئاوی خواردنەوە نەماوە لە ڕووی دراوسەتیوە لە ڕووی مرۆڤایەتیوە بەڕێز ئەردۆگان کە شەرحیان بۆ کرد وتی ئەتوانن چەند ئاو بەردەنەوە بۆ عێراق و هەرێمی کوردستان وەزیرەکە پێی وتی قوربان ئێمە توانین 320 متر سێجا لە چرکەیەکە لە سانیەکە بۆ لە دجلە بەردەینەوە بۆ عێراق لە فرادیش ئەتوانین 100 متر سێجا لە چرکێکە بەردەینەوە بۆ عێراق پێی وتن وتی ئەبێ بەیانی زوو وتی ئەبێ بەیانی زوو ئەمە جێبەجێ بکەن و سەرۆکی پەرلەمانی تورکیا دانیشت بوو بە سەرۆکی پەرلەمانی تورکیای وتی ئەبێ تۆ بەیانی زوو کە ئەمە جێبەجێکرا تەلەفۆنیە بۆ بەڕێز مەشەدانی سەرۆک پەرلەمانی عێراق بکەیت کە میوانمانەوە موەفدە پێی بڵێ ئەوە پرۆسەکە جێبەجێ بوو بالفعل ئێمە بەیانی زوو کە هەستان لە خەو پێش نانی بەیانی بەڕێز مەشەدانی هاتە خوارەوە وتی وەڵایی سەرۆکی پەرلەمانی تورکیا تەلەفۆنی بۆ کردم ئاوەکە بەدراوەتە کام قەرارەیدا من بە فرسەتم زانی هاتە سرەی من طبعا سڵاوی خەڵکی سلێمانی و کاک پاڤڵ و کاقوبادم پێگەیان و باسی پرۆسەی ئاشتیم کرد کە ئێمە ئەم پرۆسی ئاشتیە بۆ ئێمە زۆر گرنگە جەنابەت ئەگەر ئەم پرۆسی بگەینی بە ئەنجام پرۆسەیەکی گەورەی تاریخی و استراتیژی و ئەنجامەدەی و کۆتایی ئەهێنی بە چەندین دەیە لە خوێن ڕشتن کە نە ئێمە وەکو کرد ئیسفادەمان لێ کردووە نە تورکیش ئیسفادەی لێ نە دەوڵەتی تورکیا ئیسفادەی لێ کردووە و پێشم وتم ئەمە سیاسەتی لە مێژینەی مام جەلالە من نەهجی مام جەلالە کە جەنابی مام جەلال لە نەوەتەکان ینی 35 ساڵ لەمەوبەر دەست پێشخەری کردووە ئێمە هیواداری ئەمە بگاتە ئەنجام بۆ عێراقیش باشە چونکە ئەمنی عێراق و ئەمنی تورکیا پەیوەندیان بە یەکەوەیە و هاتمە سەر مەسەلەی مەتار وتم من سپاس دەکەم کە تۆ یعنی قەرارێکی ئینسانی گەورەتدا کە ئاو بەردەیتەوە بۆ عێراق لە بەرامبەر ئێمە چاوەڕێی لە جەناب دەکەین قەرارێکی بدەیت بۆ مەتاری سلێمانی پێم وتم جەنابی سەرۆک ئەم داواکاریە داواکاری یەکێتی نییە داواکاری سیاسی نییە داواکاری خەڵکی سلێمانیە خەڵکی ڕۆژانە لە سلێمانی پێویستی بە چارەسەر بێ بۆ تورکیا مەتار نییە تەلەبە هەیە خوێنکارەیە ئەوێ بێ لە تورکیا بخوێنێ مەتار نییە گەشتیارەیە بێ بۆ گەشت بۆ تورکیا فەسڵی گەشتیاریە هاوین مەتار نییە وتم لە هەمووی مهمتریش بازرگانەکانی سلێمانی یانێ ئاڵگۆڕی بازرگانی بکەن لەگەڵ تورکیا چونکە ویستم سوورەیەکی بەمێک ئەمە قازانجی ئێوەی لە ڕووی اقتصادیوە کە تەلەبە دێ نەخۆش دێ وتم مەتار نییە بۆیە هەرەوە لە جەنابەت چاوەڕانەکەین کە جەنابەت قەرارێ بدەی ئەم سزانەی سەر مەتاری سلێمانی تر 2 ساڵ و 3 مانگە کافیە ئێمە تەمان حەوت کەس قسەمان کرد چوار پێش من قسەی کرد پەرلەمانتار سیان دوای من ئەو چوارەی پێش من قسەی کرد بەڕێز سالم عیساوی سەرۆکی کوتلەی کات نەماوەکە بەبەسم بۆی کامانە کە زۆر نزیکن لە بەحساب لە تورکیاوە سالم عیسایی و ئەرشەد ساڵحی کە بەرەی تورکمانی لە دوای منشەوە سەرۆکی بەرەی تورکمانیش لە هەر حوتەکەی جوابی منی دایەوە باشە مداخلەکان یعنی بەس جوابی منی دایەوە وتی ئێمە دیاڕوانینێکی نەرێنیمان نییە ئێستا بۆ یەکێتی و تەواصڵمانەیە و من تیمەکەی خۆم تێڕوانینی نەرێنیمانە بەڕێز تیمەکەی خۆم ڕائەسپێرم و هەنێکشان لێ بوون جێگرەکەی لە ئاکپارتی ئەوانوتی ئێوەش ڕاستپێرم لە تەواصڵا بن لەگەڵ بەڕێز قوبات تاڵەبانی وەکو جێگری سەرۆکی حکوومەت و بۆ ئەوی گفتوگۆکەن کێشەکان چارەسەرکەن و نەتیجەیەکم بەنیە راپۆرتێکم بەنیە هەڵسەنگاندنیە لەسەر ئەنجامی هەڵسەنگاندنەکە کە ئیدەنە بەڕێز ئەردۆکان تیمەکەی کە دڵنیایی بدەنە بەڕێز ئەردۆکان کێشەکان بەرەو چارەسەرە چن وتی من لەسەر ئەساسیەوە قەرارە دەم و هەندێک شتی تر وترا کە وا باشترە لە ئەعلام نەیڵێن بەڵام من خۆم ئاماژەی زۆر ئیجابیم بینی دەستخۆش ئەم جارە کێشەکە چارەسەر بکرێ و ئەمەش بکرێ چونکە لە بەرامبەر شێکەتی فاکتەرێکی گەورە بێ بۆ سەرخستنی پرۆسەی ئاشتی لە تورکیا دەستخۆش بەڕێز کاروانیار وێزەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت خۆشەویستان پرسی ڕۆژتان پێش شێرا کاتێک خۆش